هەرچی خەم هەیە هەر هەمووی چی ماتەم هەیە هەر هەمووی چی دەرد و ژانە هەر هەمووی هەرچی گریانە هەر هەمووی چی زاری و شین هەیە هەمووی هەرچی برین هەیە هەمووی چی ناسۆر و چی زام هەیە هەرچی خەونی ناکام هەیە چی بەڵاو دەرد هەیە گشتی چی ڕەنگی زەرد هەیە گشتی ئەم ئازارانە پێکەوە شۆڕەخانم بکە تەنیا یەک پێکەوە تامی چەند تاڵ و بەسۆیە هێندەی ساتێک دووری تۆیە